وەزیری تەندروستی هەرێم ڕایگەیاند پێشبینی زیادبوونی ڕێژەی توشبوون بە ڤایرۆسە نوێیەکە دەکەن. موچەی ئەم مانگەش بە لێبڕینەوە دەدرێت و تا بودجەش پەسەند نەکرێت لێبڕین بەردەوام دەبێت. رووسیا هەڵوێستی خۆی لەبارەی جموجۆڵە سەربازیەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند. سڵاوتان لەبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەزیری تەندروستی هەرێم ڕایگەیاند پێشبینی دەکرێت ڕێژەی توشبوون بە کۆرۆنا زیاتر ببێت. سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی زنجیرەی نوێی ڤایرۆسی کۆرۆنا خێرا بڵاو دەبێتەوە. زۆرترین ژمارە و ڕێژەی توشبوون لە 8.7 تۆمار کراوە و لە ڕۆژانی داهاتوو پێشبینی زیاتریش دەکرێت. ئەو دەژڵێت بەپێی پێوەرەکان ڕێژەی گواستنەوەی ڤایرۆس لە هەر توشبوویەک زیاتر لا کەسێکی دیکە توش دەکات و ژمارەی پڕبوونی قەرەوێڵەکان لە نەخۆشخانەکاندا زۆر زیاتر بووە. ئەماش گواستنەوەی بەربڵاوی نێو کۆمەڵگا دەگەێنێت. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو حکوومەتی هەرێم ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای توندتر کردووەتەوە و بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندنیش بەو هۆیەوە داخراون. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچەی ئەم مانگە دەیتوانی بەبێ لێبڕین موچە دابەش بکات. زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان تایبەت بە شارپرێسی ڕاگەیاند داهاتەکانی هەریەک لە فرۆشتنی نەوت دەواازە سنووریەکان زیادی کردووە. جگە لەوەش کاتێک داهاتی نەوت بە دۆلارە و دەگۆڕدرێتەوە بۆ دینار. حکوومەت جارێکی دیکە داهاتەکەی بە دینار زیاد دەکات. زیاد جەبار لەبارەی ڕێژەی لێبڕین لە موچەی فەرمانبەران ئاماژەی بەوەشدا حکوومەتی هەرێم هێندەی داهات لە بەردەستدایە کە دەتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش بکات. زیاد جەبار کە هاوکات سەرۆکی لیژنەی دارایی و ئابووریە لە پەرلەمانی کوردستان جەختی لەوە کردەوە تاوەکو پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان لێبڕینی موچە بەردەوامی دەبێت. ئەمڕۆ چوارشەمە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ڕۆژی پێنجشەمە 25 ئادار دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بە هەمان میکانیزمی مانگی ڕابردوو دەست پێ دەکات. سەرچاوەیەکی وەزارەتی دارایی و ئابووری لە حکوومەتی هەرێمی کوردستان وادەی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی بۆ مانگی سێ ئاشکرا کرد. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە شارپرێسی ڕاگەیاند ڕۆژی پێنجشەمەی داهاتوو 25 سەی 2021 دەست بە دابەشکردنی موچەی مانگی سێ دەکرێت. ئەوەشی ڕوون کردەوە ئەو ڕێژە لێبڕینەی بۆ موچەی فەرمانبەران دیاری کراوە بە هەمان میکانیزمی مانگی پێشوو واتە لە 121 دەبێت. سەرچاوەکە باسی لەوەش کرد پێشتر لە ڕێگەی شارپرێسەوە وتویانە ئێستاش دەیڵێنەوە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم لە ئەنجومەنی وەزیران ڕێژەی لێبڕینی دیاری کردووە نەک وەزارەتی دارایی. بۆیە ئێمە تەنها ڕاگەیاندنی کاتەکە و دابەشکردنی موچەمان لەسرە. دابەشکردنی موچە بەو ڕێژە لێبڕینە هاوکاتە لەگەڵ ئەوەی نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕەکانی جیهان بۆ 72 دۆلار بەرز بۆتەوە. بەو پێش داهاتی حکوومەتی هەرێم بەراورد بە مانگەکانی پێشوو زۆر زیادی کردووە. بەڵام ئەو موچەی دەدرێت هاوکاتە لەگەڵ نرخی نەوت کە بە 29 دۆلار فرۆشراوە. رووسیا هەڵوێستی خۆی لەبارەی جموجۆڵە سەربازیەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند. وەزارەتی بەرگریە رووسیا هەڵوێستی خۆی لەبارەی جموجۆڵە سەربازیەکانی ئەم دواییەی تورکیا لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا واتە ڕۆژئاوای کوردستان هەروەها سەنگەرسازیەکانی دەوروبەری شارۆچکەی عین عیسا کە لە ژێر کۆنتڕۆڵکردنی هێزەکانی سووریای دیموکراتدایە ئاشکرا کردو هەموو ئەو کارانەی تورکیاش بە پێشێلکردنی یادداشتنامەی لە یەکتێگەیشتنی هەردوو لە وەسف دەکات. لیوای دەریاوانی ئەلێکساندەر کاربۆڤی بەڕێوەبەری ناوەندی ئاشتەوایی رووسیا لە سووریا کە سەر بە وەزارەتی بەرگری رووسایە وتویەتی لایەنی رووسی هەست بە بێزاریەکی زۆر دەکات بەرامبەر بە گواستنەوەی چەک و کەلوپەلی سەربازی لەلایەن سوپای تورکیا و خۆقایمکردن لە خاڵەکانی دەوروبەری شارۆچکەی عین عیسا لە پارێزگای ڕەقا. فەرماندە رووسیەکە ئەوەشی وتووە ئەو کارانە پێشێلکردنی ئەو یادداشتە لێک تێگەیشتنەیە کە لە نێوان هەردوو وڵاتدا هەیە و هەوڵەکانی هەردوو لاش بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا لاواز دەکات. رووسیا لە قەیرانی سووریادا پشتیوانیەکی بەهێزی ڕژێمی دیمەشقە و هەوڵ دەدات هێزەکانی سەر بە ئەساد کۆنتڕۆڵی هەموو ناوچەکانی سووریا بکەنەوە
بە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستانیشەوە بۆ ئەوەش زۆر جار بەدەستکردنەوەی هێزەکانی تورکیا بۆ ئەوەی پەلاماری ڕۆژئاوای کوردستان بدەن هەڕەشە لە کوردانی ڕۆژئاوای کوردستان دەکات و داوای سازشکردنیان لێ دەکات. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن کاتێکی خۆش.